ئێمە هاتینەتە بازاڕی زێڕینگران لە نێو هەولێر پایتەختی هەرێمی کوردستان باس لە نرخی زێر دەکەین لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا بۆ هەر مسقالێک نزیکەی 30,000 دیناری عراقی زێر دابەزینی بەخۆوە بینیوە. خەڵکێکی زۆر نازانێ زێر بکڕێ یان زێر بفرۆشرێ. ئەرێ بەڕاست هۆکارەکانی دابەزینی زێر بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکدا لە ماوەیەکی کەم زێر نرخەکەی یەکجار بەرز بوویەوە. ئەمە بازاری کوردستانە، بۆرسەی جیهانیە، مەسەلە کۆڕۆنایە، بابزانی ڕاوبۆچوونی کاسبکاران شارەزایان لەسەر ئەم بوارە چییە و چۆنە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لەگەڵتان دەبوو. پێم بڵێ زێر دابەزیە بڵێ هۆکار چییە؟ عالمیە بازاری زیانیە زیانیە؟ بەڵێ زیانیە. پەیوەندی نەفتە دۆلارە؟ طبعاً ئەوانە مەسەلەن لە بۆرسەکان عەرز دەکرێت نەفت گران دەبی جارێ تەسیرە زێری دەکات جارێدا دەبەزی تەسیرە زێری ناکات. فرۆشتن زۆر یان کڕین کامیان زیاترە؟ تۆزێک دابەزی تقریبان خەڵک دەیکڕی ئێستا نە ئێستا نە هەفتەکەی تۆزێک دابەزیاتە 340 یاندێک عارەکە پەیدا بوو ئێستا ئێستا بە 355 355. ئەی مام حاجی تۆ فرۆشتت یان کڕیت؟ من کڕیم کڕیت؟ بەرێ چۆنە کڕیت؟ ئەمە ئەو خێزانم تازە هینەوە حەزی لێ بوو 5 مسقالم بۆ کڕیوە کاچم ئەنگوستیلەکی هەدیە دامی و ئەو قەدیمی نەمە دەگەیگری ئەوڕۆنی زۆر باشە پیرۆزە بەخۆشی سەری زێر گرانیان هەرزان گران لە چەند فەخیری فڕە ناکڕێ ناکڕێ والله ئەو هەنە بار هەندە مسقال 15 مسقالم لورە کریۆڵان بە قەرد و فەر هەتا 5 مسقالم پێ کڕای یانی تۆ تازە زەواجت ئارێوەڵا تازە ئەگەر پارەتە بە بۆ بووک زیاترت ئارێ دەکڕی والله باشە چ جۆرە زێرەکەت کڕی ئەنگوستیلە چیت کڕی؟ وەڵا ئەنگوستیلەیەک و ملوانکەیەک ملوانکەیەک بەڵێ. باشە چۆن دەزانی زێڕی ئێرە باشە؟ ئەوە دەزان خۆم لە منداری وهاتیان دەکەم لە دەوری بابیوە لە دەوری یانی مەسەلەکە سیقەیە مەسەلەکە سیقەیە الحەمبرێ ئەنگوستی لە بای 500,000 دۆلاری پێی باوڕەکەڵ یەکسەر ئەکسەر بەو شێوەیە هەرێ وەڵا حیسابی لەسەر نییە. لە هەموو دنیا جۆرەکانی زێڕ یەکجار زۆرە و ینی لەبەرەوەی کە گرانبەهایە نرخەکەی زۆرە لە بازار ینی ئەوەی زۆری پێدەکرێت باوڕێکی زۆر لەسەر زێر هەیە فرت و فێڵش لەگەڵ زێر زۆر دەکرێت ینی عیاری خۆی هەیە 21 22 هەژدەیە کەمترە ئەوەی کە ئێستا دەیبینن ئەوەی کە ینی جێگای سەرنجی منیش بوو ئەمە پارچەیەکە لە زێر بەڵام ڕەنگەکەی ڕەشە. لە کاکی زێرنگرم پرسی ینی دا و گوتێ ئەوەت ئاگری پێکەوتووە ئەر کاتێک کە زێر ئاگری پێ بکەوی ڕەنگەکەی ڕەش دەوی بەڵام دەڵێ بە زۆر بە ئاسانی ئەوە نەوەک عیاری 21 عیاریشی 22 زۆر بە ئاسانی زەر دەبی. ئەمە پارچەیەکی دیکە ئەو زێڕەیە وەکو دەبینن بە مادەیەکی تایبەت هەر یەک لەحزە گەرم دەکرێت دواتر دەخرێتە ناو مادەیەکی تایبەت ئەو ڕەنگەی لێ دروست دەبی واتە گۆڕانکاری لە ڕەنگی زێر زۆر بە ئاسانی دەکرێت وەستا فەتاح تۆ خەریکی تاوانەوەی ئەو زێرە بوو پێم بڵێ یانێ زێر یەک نرخیان هەیە لە هەموو دنیا یەک سارە وانە بەپێی بۆرسەی جیهان نرخەکە دیاری دەکرێت بەڵام ئەو کاتێک کەسێک کە زێر دەکرێت زۆر گران دەکرێت کە هەمان کات زێرەکە دەفرۆشتەوە بە هەمان کێش بەڵام پارێکی یەکجار زۆری لێ دەبێت. بڵێ بازار زێرنگران لەوەی دانراوە کە زێرنگر بتوانێت ئیسپادەك لە زێرکردن و فرۆشتنەکەی بکە لەلایەنی ڕبح قازانسکردن واتە ئەو نرخێک کە دەیکڕین لەگە فرۆشتنەکە دەکرێت جیاوازیەک هەبێ ناکرێت بە هەمان نرخەوە کە کڕیتی بە هەمان نرخەوە بفرۆشتەوە ئەو کەسابەتە و کە ئەو کاری کە دەیکا زێرنگر سوود لەو بینێ لەو فەرقی دەبین لەو جیاوازی کڕین و فرۆشتن دەبینی قازانجی زێرنگرەکان لە دەستحەقە لە دەستحەقە بێزگە لە دەستحەقی لە جیاوازی کڕین و فرۆشتنەکەشدایە لەبێریکە زێرەی کەون لە جەنابتان دەکردن لە مشتری دەکردین ئەو زێران سەر لە نوێ دروست دەبتەوە کە دروست کراوە مادەکەی ئەو مادەیەکە تێدا کەمە نەقز دەکات کەمە کەم دەوتە لە ئەسنای دروستکردن و لە ئەسنای چاکردنەوە خەسارەی دەبێت ئەو خەسارەیە بەڕاستی لەس ئەو شخصی حساب دەکرێت کە زێرەکە دەفرۆشێت باش ئێستا تۆ دەیتاوێنیەوە بڵێ بۆچی مەبەستێت دەیتاوێنەوە تا بیکەینە ئەو ئیشانە کە بە خۆمان مەبەستمانە دروستیان دەکەن بڵێ جارێکی دیکە بەڵێ ئێستا ئیشیمە زیاتر دروستکردنی ملوانکەی ناوە
حرف و لۆگۆ و تەسمی مشتوهایە زیاتر لەو بوارە ئێمە کار دەکەین ئەمە سەر لێنێ ئەو زیێڕدەتاوینەوە دەکەینە قالبی خۆمان و هەروەها ئامێری گەورە و مەچینای زەخمان هەیە بەو مەچینەش سەبەر دەکەینە ئەو قیاسە ئەو قالبێک کە ئێمە پێویستمان پێیتی چەند ئایارمان هەیە عیار 24مان هەیە کە زۆرترین عیاری زێر 24 دواتر سەبر دەتان بکەینە 22 بە تێکەڵکردنی چەمادەیەک و هەروەها عیاری 21 ستاندەری عالمیە زیاتر خاصەتەن لە شەرق الأوسط عیار 21 زیاتر بەکاردهێنرێت لەگەڵ تێکرد دەکرێت بۆ 21 لە کوردستان زیاتر ینی ڕغبەتی لەس بەڵێ تێکەڵکردنەکەی مادەیش تایبەتمان هەیە وەکو سفرە وەکو زیوە ئەو مادانە تێکەڵ دەکرێت لەبەر ئەوەی کە عیارەکە بێتە خوارێت بتوانین ئەمە کار لەسەر ئەم زێڕە بکەین لەبەر عیار 24 لەبەر کە زیاتر سەبیکە قالبە ناکرێتە ئیش مادەیەکی کەمەک نەرماتی هەیە بەو نەرماتەیە بەڕاستی ناکرێت بکرێتی ئیش ئەو مادانە کە تێکەڵ دەکرێت بکرێت کەمەک ڕقاتی بداتێ تاوەکو ئێمە بتوان بکەینە ئەویش ئەو کارانە کا پێویستمە پێیتی ئێستا نەخشەکانی زێر ئەوەندە زۆر بووە تەنانەت ڕەنگەکانیش دەستکاری دەکرێت ئەمە جۆرە زێڕێکە کە بۆ من بەڕاستی جێگای سەر سوورمانە ئێمە لە دێر زەمانەوە هەروە دەزانین زێر دەبێت زەرد بێت بەڵام ئەمەی دەبینن زێری سپیە پێم وا بۆ ئەوە زیو بێ ئەمە زێرە بەێ زێرە ئایاری چەندە عیاری 21 زێری تەواوە زێری تەواوە یعنی ئەمە چۆن سپی کراوەی زێر زەردە ئەوەی خۆی هەیە ئاوی زێری هەیە ئاینەن ئێستا سێنەوە عزێر هەیە وەختی خۆی هەر بەخۆی ئەتو گۆتەری بە زرد هەبووە ئێستا سێنەوە عزێر هەیە هەیە سپی هەیە زرد هەیە ڕۆژگۆڵد ڕۆژگۆڵ زێر دەستکاری ڕەنگیش دەکرێت بەس دەستکاری ڕنگ دەکرێت هیچ دەستکاری عیاری ناکرێت باشە چۆن ئەمە بزانینەوە زێرە ئەوە زێرە عیاری لەسرە لەسەریتی ئەجیکو عیارەکە مەزبوطە دەرەجەیەکە دەرەجەیەکە هیچ عیبی نییە نرخی چۆنە لەگەڵ زێرەکانی تر بۆ نمونە هەمان هیچ فەرقی نییە هیچ فەرقی نییە بە هەمان شێوە هەمان شێوەیە بەس مجرد بەس ڕەنگە لە باتی زەردی بکەن سپیان کردیە ئەوە لە کوردستان دروست دەکرێت لە تورکیا لە تورکیا ئەی لە کوردستان لێرە دروست ناکرێت پێمان ناکرێت لێرە ناکرێت سنعاتی زێر پاشکەتیە سنعاتی لێرە نییە وەستا ماندوو نەبی زۆر سپاس خەریکی چیەوە تۆ وڵای وەڕەتی لیرەی دەکەین قایشە لۆ کەمەریە دروست دەکەی یاخود هەر چاکردنەوەیە دروستکردن و چاکردنەوەیە هەردووچیان هەردووکە بەڵێ باشە پێم بڵێ هەموو زێرەك چا دەکەنەوە ئێوە بەڵێ هەموو زێرەك چا دەکرێت پێشتر چانە دەکرێت هەموو زێرەك بەڵام ئێستاکە بەجۆ بەوەی کە جیهازی متەتەوەر هاتیە هینایتمان هەموو شتێک چا دەکرێت ینی هەر زێرەك لە کوردستان ئەگەر خەلیجی بی ئەجنەبی بی بیانی بی هەر وڵاتێک بی دەتوان چا دەکرێت باشە چۆن بزانین زێرەك باشە زێرە خراپە ئەوە لە کاتی ئیشێ لەومە بە دیار دەکەوی دەرمانی خۆی هەیە بەکاردێنین دەزانی عیاری چەندە جیاز شاتیە ئەلکترۆنیە دەدێ بەرێ فەحسەکەت بە مەزبوطی پێدر دقیق ینی نزبەی چەندە عیاری چەندە باشە ئەی سەبارەت بە بڵین ئەو زێرانەی کە باشی و خراپی باشترین یان کامەیە هەمووی 21 نزبەی خۆیت 1975ەوە خەلیجی هەمووی باشترین زێری چێنەرەیە هەمووی عراقیشێ 1975 تورکیا خەلیجی هەمووی 1970 هەمووی یەکە بەس کە لە ناو ئیشێ زۆر بەکار هاتیە مادەی لە حیمی لەگە بەکار هاتیە مادەی لە حیمیش دەرمان مادە چ خۆی دەوێتن کادیۆمی پێدەرێن لەگەری تکە تێکەڵ دەبی نزبێ عیاری قچێک دەینتە خوارێ یعنی ئەگەر هەر زێرەك تێک بچی زێر دەینتە خوارێ هەر ئیشێک زۆر لە حیمی و لۆ بەکار هات کەمە نزبێ عیاری دەینتە خوارێ هەرزانتریش دەبی لە بازار لە بازار کە دەفرۆشیەوە بە هەرزانتر لێ زۆر دەگیرێت کاک سید پێم بڵێ ئەو زێرانێکی ئێستا ئێوە لێرە ئارستان کردووە هیچ وڵاتێکە زیاتر ئی دووبەیە ئی تورکیە تورکیا و دوبەی بەری باشە بۆچی ئێمە خاوەنی ئەو جۆرە سنعاتەنی کاک کامەرانجان ئەوە بەڕاستی مۆزوعی زێر ئیمکانێتێکی باشی دەوێت دەبی یان ئەوە تەکەتی تایبەت یان ئەوە تە حکوومەت بانقەی مەسەلەن بانقەکەی پشگیریت بکە مثلا معاملی زەخمی دەوێت قالبی دەوێت تۆ باسی ئیمکانیت دەکەیت لە کوردستان خەڵکی ئێمە ئیمکانیەتی خراپە دەوڵەمەندەکان مۆزوعەکە کامەران مەسەلەن لە بۆ نمونە ئەمە بمێ معاملەی دابنێم شەریکەی دابنێم بەلایانی کەمی پێویستم بە نیوتن زێڕی هەیە نیوتن لۆ لەبەرەوەی ماشەڵە کوردستان تەوسعاتی باشی کردە بە برای خۆم برێم
پێویستیمان بەوەی هەیە کە یعنی لێرە سەرمایه‌دارێک نییە زێڕینگر نیوتن زێر بکڕێت نیوتن مەوزوعەکە نیوتن مەسەلەن هەر ئەمە نیمە دەبی دایانی وەچی منیش هەبی بێتە ناو بواری مەسەلەن ئەو بوارەی لۆ ئەوەی کە ئیتیمان بە مەسەلەن چەند نەخشی هەیە قالبە دەبی یعنی هەر ڕۆگ نییە لە ڕۆچی نیە لەوانەیە لە زۆر ڕووی هەبی دەبی ئەو قۆڕکردنی بازار لەلایەن زێڕی بیانیەوە وای کردووە زەرەر بە خەسارەتە چی یەکجار زۆرمان هەیە لەبەرەوەی ئەو پارەی کە ئەو دەستحەقەی لێرە مەسەلەن وەردەگیرێ کا لە ناوەخۆ ئیشی پێ بکرێت کا لە بۆ دەرێ بڕوە پارەکە دەستە دەرەوە بەڵێ پارەکە ئەو دەساقەیە زۆری لە بۆ دەرەوەی کوردستان دەڕوە کاکی زێڕینگر چەند ساڵە تۆ کاری زێڕینگری دەکەیت والله لە مێشە چەند ساڵ 25 سال پێم بڵێ چ شتێک زیاتر تەسیر لە نرخی زێر دەکات دۆلارە نەفتە دۆلاریش و نەفتی تەوزە دەکات ئێستاکە کاوە بێ بازارڕێی لێرکانە پەیدا بۆ هەموو دۆلارەکەیە دۆلار ئەدی دۆلار ئێستا جارە ئێستا مسقالی زێڕی بە 300 و برێن 55 دەفتۆشی جاران وەرەقە بە 120 بووەیە ئێستا هەر وەرەقە 25 هاتە سەرێ ئەو 25 فیسێکە دەکات چەند دەکات 75 وەیە ئێستا لەگەر ئەو وەرەقەیە هەر مسقالی زێر تقریبان 75 هاتە سەرێ ئێستا بزانە بە پارەی عێراقی بە پارەی عێراقی بزانە ئەسەر تەسیری چی لە بازار کردم بازاری نەهێشتیا بازاری چۆل کردە نبینی ئێستا تەماشا جاران هەر زێڕینگرێک ئەمن بە شخصی خۆم ڕۆژێ کیلۆ نیوە 2 کیلۆ یەکم دەفرۆشت ئێستاکە ئەگەر بووکەک بێتن زێڕی بکڕی دەنێ ژنێک نییە برێ وڵای ئەمن دێمە تاخم باشە بەڵام زەواز ماشەڵە زۆرە زەواز هەیە ئەدو خۆ کەمتر دەکڕن کەمترە جاران مەسەلەن ئێستا ئەو کاک عاجیام 22 مسقال زێڕی کردیە کردیتی 8 میلیۆن و 150 جاران ئەو 22 مسقالە دەکرد 4 میلیۆنی نیو 4 22 مسقالی کاک حاجی کڕیت زێڕی باشە چۆن بۆ قازانس یانیش هەر لە بۆ کوڕەکەم ژنی هینە باشە گران نییە ئێستا زێڕێەوە لە غێر گرانە بەزن مەجبورین ئەمە ڕازیمان کردیە کەمتر ینی داوای زیاتری دەکرد بەێ بەس بخۆ ڕازی بە لە بۆی زێر گراناگەنە زیاترمانۆ دەکرد باشە بەلای تۆ یعنی ئەو کەلتورە دروست بووە زێڕێکی زۆر داوا دەکرێت لە مەسلەی پرۆسی هاوسەرگیری زێرەکە داوا دەکرێت پێشانوە نەبوو ینی ئەلان هەر زەواجی دەکەی زێری زۆر داوا دەکات داواکەش ئێستا داواکاری خەرکەکەش ئەو هەیە باشە پێم بڵێت و لەم زێڕنگرە زێرت کڕی مەسەلەکە جوانی زێڕەکەیتی یان سیقەت پێیتی نانم سیقم پێەوە ئەوەی خۆمە ناساری خۆمە لە مێژ یانی ناچی هەموو دوکانێ بۆ لەبەر چ ناکڕی لە هەموو دوکانێ وڵا لە بەس شقەی و برادەرەوە خزمی نەگەری سێ لە فرتوفێ لە زێر بکرێت ناوانەیە هەبێ من نازانم پێم بڵێ زێر بۆ دابەزیە تقريبا تأثير جهاني إذا كانت خاصة بالضبط خاصة سياسة أمريكاش أو تأثير كان سروش أمريكاش لو دو سيروجانا قرارات يدرينا زور تأثير كل باشا تسندت زير دابز يعني 2 هفته 3 هفته تقريبا أولو 2 هفته ديتن بيسي هزارك دابسية مسقالي روي لا دابزين بو بس هو تقريبا 6 روجا سبر سبدوي ديسان برز بيتوا برز بيتوا نفت برز بوتوا دڵێ لەگەڵ برز بوونەوەی نەفت و زێر دابەزیە پەیوەندیان هەیە عندك ذات تأثير ذكاء بس عندك ذات بارا أمريكا لو آخري تريليون كونو 100 مليوني لو أوي دانابو لو كوروناي أو تأثير زور كل هاوشت بازاري تأثير لزير تأثير ذكاء تنسك أو بارا يزور لو كداوية بازاري فاركة بقيمة دبي مثلا دولار أو نسبة هذا بزيتن زير جرام إتها لو تسير وجاي كأوي جرام بو تقريبا نزكي 20 جرام بوا فين بلا صناعات بوكو برسيارم كده بابي توش هر زيرين ولا هولي إسا صناعاتي زير پیش كوتوا يا باش كوتوا لزيان زور پیش كوتوا لرا لو ايلياتي لو وەساکان وەچی زاران نمایە لەبەر چ کێشەکەت چی ینی بۆ دەبێ زۆربەی ئەو زێرانەی کە دێ لە تورکیا لە دووبەی لەوان هەموو عزیزیانەیە قالبیانەیە ئەمە نیتوانە شتانەمان نییە بۆ نیتوانەوە خەڵاس ینی خەڵک مەبەستی دەیەوێت قازانجەکی کورتخایەن و بازارەکی کورتخایانی هەبی وەڵە بازارەکە هەر نییە باتی کۆرۆنا هاتیە دەستی لە بازاری بشۆ نەمایە ناوەڵە باشە تەوەقع دەکەی زەر گران بیان هەرزانبی وەڵای ئەوە فترەکە لەو قاعدە ڕاوەستایە بەڵام لەوانەیە گرانبی یانی تەوەقعیەوە دەکەی گرانبی لەبەر چ دەڵی لەوانەیە هۆکار چییە هۆکارەکە
دەزانی چیا عالەمەکە سیقای بە پارەکەمان بڕک بێقیمەت بووە بێقیمەت بووە عالەمەکە ڕوو دەکاتە زێر نەبادا بەڵام دەڵێن زێر بۆرسە دیاری دەکە بازاری کوردستان نییە بۆرسەمان هەیە ئەلحەمدولله سندیکانی زێرنگران ڕۆژە بە ڕۆژە سعرمان دەداتێ ئێستا تۆ زێر دەکڕیان دەفرۆشی هەردووچی دەکەین هەردووچی دەکەن یعنی ئەگەر پارەت هەبێ بۆ نمونە ئەو دەرفەتەی ئێستا بە باش دەزانی زۆرترین زێر بکڕی بەڵێ ئێستا کاتی وەیە ئینسان هاوڵاتی ئەگە پارەی هەبوو پێویستە زێری بکڕێتە بکڕێت بەڵێ بۆ گران کاتێکی گونجاوە نا بەو شێوەی نیە ئەگە گرانیش بیتن گرانیەکەی لەوانەیە ئێستا مەسەلەن ئەگەر 25,000 بەرەو هەڵکشان بیتن یعنی تۆ دۆلار پێ باش نییە زێر پێ باشترە حتمما زێرەکە باشترە لەبەر لەبەروەی بەڵام لە 2 هەفتەی ڕابردوو 30,000 بۆ یەک مسقال زێر دابەسی حتمما وایە بەس دۆلارەکە مستەخیر نیە هێشتا مستەقر نەخێر هێشتا دیار نییە تۆ پێشنیازی ئەوە دەکەی خەڵک زێر بکڕی باشترە لە دۆلار حتمما ئەگەر پاریان هەبی ئەگە پارەیان بەڵێ بەڵام ئەگەر دۆلارەکە سبەیشکە پێدوان نییە یان بە قیمت بوو دۆلار لە بەرامبەر دیناری عراقی پارەی عراقی بە قیمت بوو پێدوانێ لە زێرەکە هاوڵاتی زەرەر بکە دەزانین چۆنە زێر هەموو کاتێک پێویستە زەڕورە زێر چەکی ڕەشە حتمما ئێستا منەو زێرەی دەتوانم لێرە ژنەیکەمە پارە دەتوانم لە تورکیا لە دوبەی بیکەمە پارە تاحویلکەمەوە زێر چەکەچوی ماڵی ڕەش بۆ ڕۆژی ڕەش بەڵێ بەشی زۆری کێشەی هاوڵاتیان ئەوانەی زێر دەکڕن هەموو جار ینی هەر کەسێک کە زێر دەکرێ پاشان کە دەیفرۆشتەوە کێشەی لە مەسلەی دەستحەق هەیە زۆر کەس پێی وایە ئەو دەستحەقا دەچێتە گیرفانی زێڕینگرەکان بەڵام بەو پێیەکە من بە دوواداچوونم کردووە ئەو دەستحەقە بە تایبەت ئەو زێرانەی لە دەرەوە دێ پارەکە دەچێتە گیرفانی ئەو زێڕینگرانی کە لە دەرەوەی وڵاتن بۆ نمونامە چەندین نەخشی جۆر بە جۆر هەیە بەڵام ئەم نەخشانەی کە لێرە هەن ئەو پارەی کە سەرف کراوە نەدراوەتەوە کاکی زێڕنگر لێرە خۆی دروستی کردبێت بە ئارەقەی نێوچەوانی دەستحەقە وەریگرتبێت ئەوە لە پارەکە لە هاوڵاتی وەردەگرێت دەداتە زێڕنگرێکی بیانی بەم شێوەیە تخۆی بخۆی ئەوە ئەو زێرەکەمە لە دوبەی دێنین ئەمەش دەساختی دێنێ معمەلی ئەم خەناوکەیە وەکو زێر نرخەکەی چەندە دەستحەقیش چەندان دایتە زێڕنگرانی وڵاتانی دەرەوە کامەرە ئێستا ئەو زێرە ئەو مگلادی پێدرێن ئەوە خەلیجیە مگلادی خۆشمانەیە مگلات دوو جۆرە مگلادی خۆمارکەی خۆمانی پێدرێن دەساقی ئەو پەڕی لەوانەیە 200,000 بی بەس هەرچی ئەوەی ئەمە بخۆمان لێ دێن لەوانێت 450,000 بدەین 450 یعنی ئێستا بە گومرگەوە چکە گومرگ ئێستا کیلو بتە 11 وەرەقە باشە هەمووی گران تۆ دەتەوێت بەرچاوڕوونی بدەیت بە هاوڵاتی ئەگەر زێڕت کڕی زێڕی خۆمانە و دەستحەقی خۆمانە باشترە تەبان هەرزانترە بەس وەکو زێر وەکو دیزین بەڕاستی پێ برێم دوبەیەکەی ئیماراتیکە جوانترە جوانترە برێنەری جوانترە لەبەرەوە ئەنی شوێن قالبە یعنی پارەی دەدرێ بەس بۆ ینی بۆ جوانکاریەکەی بۆ جوانکاریەکەی و ئیشەکانیشان زۆر جوانترە بەڕاستی ئەمەش دۆستای دەزڕنجینشمانەیە زۆر وەستای باشمانەیە بە فرۆشتنەوەش زیاتر زەرەر دەکات بەڵێ لە فرۆشتنەوەی عراقێکە کەمتر دەکات تۆزێک لە خەلیجەکەی کەمترە باشە ساقش کەمترە باشە کەوایە ئەوەی دەیەوێ کەمترین زەرەر بکات لە کاتی فرۆشتنەوەی زێر پێویستە زێری خۆمانە و دەستحەقی خۆمانە بکرێت بۆ نمونە ئەمە میگڵادێکە وەکو وەستا باسی لێوە دەکات ئەمە دەستحەقی لە دوبەی دێت 450,000 لەسەر کابرا دەبێتە ماڵ خەڵکی هەولێر کوردستان بەڵام ئەوەی دەستحەقی خۆمانە بێت میگڵادی خۆمانە 200,000 دیناری عراقیە واتە دووقادی خۆی و زیاتریش پارەکە دەچێتە دەستحەق پێم باشە بزانم هۆکارەکانی داشکانی زێر لە ماوەی ڕابردوو کە 2 هەفتەیە داشکانێکی بەخۆی بینیوە هۆکارەکان چییە؟ بەڵێ بسمیلا بەنای خوای گەورە سەرەتا دەستخۆشتانی دەکەم بە خێربین سەر چاوان چەند هۆکارەکەیە بۆ دابەزینی زێر لە خلالی ئەو چەند هەفتەی ڕابردوو ئەویش یەکەمینیان بۆندەکانی ئەمریکای و سەنەدات کە ئەمریکا کۆمەڵک سەنەدات و بۆندی خستە بازارەوە ئەوە یەک لە هۆکارە سەرچەکان بوو لە بۆ دابەزینەوەی زێڕی واروەها کاریگەری ئەوروپا و وڵاتانی ئەوروپاوە بەریتانیا بە تایبەتی
زۆر کاریگەری لەسەر نرخی و بەهای بۆرسەی جیهانی زێر دەبی ئەمریکا کاریگەری زۆری هەیە ئەمریکا بەڵێ بە دڵنیای ئەمریکاش کاریگەری زۆریە بەڵام هەندێک ڕووداوی ئابووری و اقتصادی هەیە تاسی لەسەر بۆرسەی زیانی زێر دەکات بۆ نمونە جاری وایش هەواڵی تەندروستی شێ تاسیر دەکات بۆ نمونە کۆمپانیا ڤایزەری کە ئەعلانی کرد کە کۆرۆنا کەم بووە و هەروە لەو ڕۆژانش کە ئەمریکا ئەعلانی کرد کۆرۆنا تقریبان لە بۆ مانجی حوت نامینێ ئەوە ژوای کرد ئۆنسەی زێر کەمەک داوەزی وە کۆمەڵک هۆکاری تکە هەیە باشەکەەوە هۆکاڵی تەندروستی هەیە بەڵێ ئەمریکا دیشەیە بەڵام بەگشتی هیچ وڵاتێک ناتوانانی نرخی زێر دیاری بکە باشە چونکە دیاریکردنی لە بۆ داهاتوش دیاریکردنی بۆرسەی جیهانی نرخی زێر پەیوەندی بە هیچ وڵاتێکەوە نیە ڕاستە کاریگەری دەوی پەیوەندی بە خواست و خستنەوە هەیە ئەوە نقطەی یەکەم زۆر گرنگە و نقطەی دومینیش زۆر زاران دەبی متابعە بکەین و سیرکەین ئەگەر هات و دۆلاری ئوسترالی و فرانکی سویسری کە پشگیری بەرزکردنەوە نرخی زێر دەکەن ئەگەر لە بۆرسە زیانیەکان ئەو دوودراوە نرخی بەرز بوو زێرش بەرز دەبێت ئەگەر دابەزی زێرش دادەبەزی پێچوانەی دۆلارە باشە سەبارەت بە بازاری کوردستان بازار زێڕی کوردستان هیچ کاریگەریەک لەسەر نرخەکەی دەبێت بۆ نێو بازاری کوردستان یاخود هەرگرێدراوە بە بازاری نێودەوڵەتی وەکو لەسەر ئاستی جیهانی کوردستانی تاسیر و کاریگەریەکی نییە بەڵام وەکو کاریگەری ناوخۆیی کە ئێستا حکوومەتی عێراقی و بانکی فیدرالی عێراقی کە نرخی با بڵێن وەرەقەی بەرز کردیتەوە ئەو تاسیری هەیە چکە لە لەسەر ئاستی ناوخۆی زێر بە دۆلار لێک دەدرێتەوە کاریگەری خۆی دێت بەڵام وەکو بۆرسی جیهانی وەکو کاریگەری لەسەر جیهانبینە باشە ئەوەی کە دەگوترێت چوار هۆکار هەیە کە کاریگەری لەسەر زێر دروست دەکات بۆ نمونە مەسەلەی پەترۆل دۆلار کۆرۆنا دیناری عێراقی ینی لە داهاتوو پێ دوایە کامەیان زیاتر کاریگەری لەسەر زێر ئەوەی کە تازەش باسم کرد دیارترین هۆکار کە کاریگەریە بی لەسەر نرخی زێر لە بەرزبوونەوە لە نزمبوونەوە ئەوەیە کە هیچ وڵاتێک بە ئەمریکاشەوە ناتوانانی نرخی زێر بەرزکاتەوە کاریگەری دەبی کاریگەری سەرەکی ئەوەی بەپی خواست و خستنەڕوە ئەوە قاعیدەکە لە اقتصاد دەخوێنرێت پێشبینیت چێ بۆ داهاتوو پێشبینیەکان لە بۆ ئەو دووشەمەی کە دادێتن بەپی بۆرسەی کە بەپی ئەو معلوماتی ئێمە هەیتمان لەسەرەوە ئۆنسا ئێستا 1726 دلار ئۆنسا کە 6 مسقال و غرامێک و نیو حەبەدەکە ئەگەر 1726 ئەگەر هەیە ئەگەر بۆ دەدەقە و چارێکە چیش بیت تۆزەک دابەزی بێتەوە سەر 1780 ئەگەر لە 1780 تۆزەشکە دابەزی ئەگەر هەیە $2 $2 دابەزی لەم بەدواداچوونە بۆمان دەردەکەوێت کە بە بۆچوونی بەشێکی زۆر لە کاسبکار و شارەزایان نرخی زێر لە داهاتوودا دیار نییە چونکە کاریگەری نێودەوڵەتی لەسەر دیاریکردنی نرخی زێر هەیە ئەوەی نرخ دیاری دەکات کوردستان نییە تورکیا نییە دوبەی نییە ئەمریکا نییە ئەوروپا نییە ئەمە بۆرسەی جیهانیە نازانرێت لە داهاتوودا زێر نرخەکەی بەرزتر دەبێتەوە یاخود زیاتر دادەبەزێت ئەوەی کاریگەرە لەسەر زێر لایەنی تەندروستی کۆرۆنا وەلایەنی دۆلار قیمەتی دۆلار و چەندین فاکتەر و لایەنی دیکە کە کاریگەری لەسەر نرخی زێر لە داهاتوو دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشی زۆر لە کاسبکاران شارەزایان دەڵێن زێر یەکێکە لەو بەها گرنگانەی کە دەکرێت هاوڵاتیان پشتی پێ ببەستن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.